سێ پێشکەوتوترین تانکەکانی جیهان کامانن؟ هەر یەکێک لەو تانکانە دەتوانن چی بکەن؟ دروستکراوی چی وڵاتێکن و تێچووی هەر دانەیەکیان چەندە؟ سەرباریەوەی ڕیزبەندی جیاواز بۆ باشترین تانکەکانی جیهان دەکرێت، بەڵام زۆرینەیان هاوڕان لەسەرەوەی هەر یەکێک لە تانکەکانی لێپەردی ئەڵمانی و بلاک پانسەری کۆریای باشوور و ئابرامزی ئەمریکی لە هەرە پێشکەوتوترین و ترسناکترین تانکەکانی جیهانن. یەکەم پێشکەوتوترین تانک لێپەرد 2i7 دروستکراوی ئەڵمانیایە و تێچووی یەک دانە زیاترە لە 9 ملیۆن دۆلار. ئەم تانکە دەتوانێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و لە دووری 5 کیلۆمەترەوە ئامانجەکەی بپێکێت. قەبارەی تۆپەکەی 120 میلیمەترە. تانکەکە دۆشکەیەکی 12.7 میلیمەتری، ڕەشاشێکی 7.62 میلیمەتری، نارنجۆکاوێژی 40 میلیمەتری لەسرە. ئەم تانکە لە دوو لاوە دەتوانێت نارنجۆکی دووکەڵ بتەقێنێت، باوەش خۆی لە بەرچاوی شوێنەکانی چاودێریکردنی دوژمن بشارێتەوە. ئەم تانکە لە هەر چوار دەورەوە بەباشی پارێزراوە لە دژەچەکی ئاسایەکان وەک موشەکی دژە تانک، مین، RPG و بۆمبی چێنراو. ئەوە شوای کردووە ببێتە چەکێکی کاریگەر بۆ سوپای ناتۆ لە جەنگی ئەفغانستاندا. سەرباری کێشە قورسەکەی کە 67 تەن و 500 کیلۆگرامە، بەڵام نەیهێشتووە کاریگەری لەسەر جوڵە و خێرایی تانکەکە هەبێت، چونکە بزوێنەری ئەم تانکە توانای 1500 ئەسپی هەیە و دەتوانێت لە کاتژمێرێکدا 72 کیلۆمەتر لەسەر ڕێگەی ئاسایی ببڕێت. هەروەها دەتوانێت 450 کیلۆمەتر ببڕێت بەبێ ئەوەی بۆ دووەم جار پێویستی بە تێکردنەوەی سوتەمەنی هەبێت. ئەم تانکە ئامێری دووربینی شەوی تێدایە بۆ بینینی پێش و پاشی تانکەکە. هەروەها بە سیستەمی لێزەر دەتوانێت دووری نێوان تانکەکە و ئامانجەکەی دیاری بکات. دووەم پێشکەوتوترین تانک K2 بلاک پانسەر دروستکراوی کۆریای باشوورە و تێچووی یەک دانە 8 ملیۆن و 500 هەزار دۆلارە. ئەم تانکە دەتوانێت بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئامانجێک بە قەبارەی ئۆتۆمبیلێکیان گەورەتر یاخود هێلیکۆپتەرێکە بە نزمی بفڕێت لە دووری 10 کیلۆمەترەوە بپێکێت، بەبێ ئەوەی لەو کاتەدا پێویستی بە هیچ کەسێک هەبێت، بەڵکو سیستەمەکە خۆی کارەکان دەکات. هەروەها دۆشکەیەکی 12.7 میلیمەتری و ڕەشاشێکی 7.62 میلیمەتری پێوەیە. ئەم تانکە شێوازی وەڵامدانەوەی ئۆتۆماتیکی هەیە، واتە ڕاستەوخۆ وەڵامی هێرشەکان دەداتەوە. بەپێی بەشێک لە سەرچاوە سەربازەکان پلێتی گولە بڕی پێشەوەی تانکەکە توانای بەرگەگرتنی گولە تۆپێکی 120 میلیمەتری هەیە. هەرچەندە کێشەکەی 55 تەنە، بەڵام بزوێنەری سەرەکی ئەم تانکە کە بە گاز کار دەکات توانای 1500 ئەسپی هەیە. خێرایەکەی لە کاتژمێرێکدا لەسەر ڕێگەی ئاسایی 70 کیلۆمەترە و لەسەر ڕێگەی خۆڵ 50 کیلۆمەترە. دەتوانێت 400 بۆ 450 کیلۆمەتر ببڕێت بێ ئەوەی پێویستی بە تێکردنەوەی سوتەمەنی هەبێت. هەروەها دەتوانێت لە ڕووبارێک بپەڕێتەوە کە قوڵیەکەی 4 مەتر بێت. لەگەڵ هەموو ئەوانەشدا سیستەمی جیاکردنەوەی دۆست و دوژمنی تێدایە. سێم پێشکەوتوترین تانک ئابرامس M1A2 ئەمریکیە، تێچووی یەک دانە نزیکەی 9 ملیۆن دۆلارە. ئەم تانکە سیستەمێکی تەقاندنی زۆر پێشکەوتووی هەیە، چونکە دەتوانێت تەقەمەنی پێشکەوتووی جیاواز بتەخێنێت. جگە لە تانک ئۆتۆمبیل دەشتوانێت ئەو فڕۆکانش بپێکێت کە بە نزمی لە ئاسمانن. ئامانجەکانی لە دووری 3 تا 4 کیلۆمەتر دەپێکێت. دۆشکەیەکی 12.7 میلیمەتری و ڕەشاشێکی 7.62 میلیمەتری پێوەیە. ئەم تانکە
پلێتی گولەنەبڕی پێشکەوتوی پێوەیە کە بە چینێکی یۆرانیۆمی خۆشەکرا و قایم کراوە. سیستمی وەڵامدانەوەی خێرای ئۆتۆماتیکیشی لە دژی چەکە دژە تانک بۆ دابین کراوە. لاشە و بورجەکەی بە پلێتی گولەنەبڕ پارێزراوە و ڕێگرە لە کاریگەریەکانی بۆمبی چێنرا و بۆمبی دەستکرد. بە جوێنەری تانکەکەی توانای 1500 ئەسپی هەیە. خێرایەکەی لە کاتژمێرێکدا لەسەر ڕێگەی ئاسایی دەگاتە 68 کیلۆمەتر. دەتوانێت 426 کیلۆمەتر ببڕێت بەبێ ئەوەی پێویستی بە تێکردنەوەی سوتەمەنی هەبێت. تانکی ئەبرامس تەکنەلۆژیای بینینی تیشکی ژێرسووری لێبەسراوە بۆ بینینی ئامانجەکانی وەک لە وێنەکەدا بەم شێوازە دەرکەوتووە. شەپۆلی درێژ و مامناوەند بەکاردێنێت بۆ دۆزینەوە و دەستنیشانکردن و پێکانی ئامانجەکەی. ئەوە جگە لە دووربینی شەو و کامێرای سێرمەڵ حەراری تێدایە کە توانای بینین و دیاریکردنی ئامانجەکانی باشتر کردووە. ئەم تانکانە سێ پێشکەوتوترین تانکن لە سەراستی جیهان. بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاستیش وەکو سعودیە و کۆیت و قەتار خاوەنی ژمارەیەک لەم جۆرە تانکانەن.